سڵاوتان لەبێ بەڕێزان بەشێک لە خوێندکارانی زانکۆی سلێمانی لەبەر نەدانی دەرماڵەکانیان ئەمڕۆ گرد بوونەتەوە داوای دەرماڵەکەن و یەکێک لە داواکارەکانی تریشیان کۆتایهێنان بەدەستی حیزبە لە ناو زانکۆکانە. من ئەمڕۆ هاتووم دەمەوێ قسە لەگەڵ بەشێکیان بکەم بزانم پێنەدانی دەرماڵە تا چەند کاریگەری خراپی لەسەر بارودۆخ و ژیانی قوتابیانی زانکۆ هەیە ئەوەیش کە باسەکرێت لە هەندێک لە زانکۆکانی تر دەرماڵە دراوە بەڵام بە قوتابیانی زانکۆی سلێمانی نەدراوە ئەم فەرق و جیاوازەی بۆ کرێ لەگەڵ مابن من لەگەڵ بەشێک لە قوتابیانی کەمان داواکاریە کۆنەکانی خۆمانە ماوەی سێ ساڵە ئەمە کۆمەڵی داواکاری خۆمانمانەیە لە دابینکردنی دەرماڵە و باشکردنی زانکۆ و ڕێشەکێشکردنی دەستی حیزب لە ناو زانکۆ کەمکردنەوەی کری پاراڵڵ بەتایبەت ئەمەی ئەخیر کە کەمکردنەوەی کری پاراڵڵە ینی خوێنکارێکی زۆر داواکە ئەسڵ ئەم ساڵ داوا ئەکرێ بەخشین بکرێنی هیچ بڕاپارێک لە هیچ کەسێ وەرنەگرێت حکومەت هیچ موچەیەکی نەداوە حکومەت خۆی ئیفلاس حکومەت خۆی پارێنێ ئیتر خەڵک لە شوێ خەڵکە مۆزەفی حکومەتە پارە لە شوێ بێنێت ینی پارەکە لە شوێ دابین بکە بۆ ئێمە داواکارین کە لێ خۆشببوون بکرێت بە خوێنکارانی پاراڵڵ بۆ ئەمساڵ لەگەڵ ئەوش ئەمە وەکو خوێنکاران دەمانەوێت زانکۆ بکەینە وەکو ناوەندێکی ئەکادمی و مەحریفی و ناوەندێکی گەورە بخینە ئەو بەرەی مافخوراوان و چاوساوان و خەڵکی ستەم لێکراوە بەڕاستی توێژی ستەم لێکرا و مافخورا و بەشخورا و بەرامبەریشە جوود نەماڵە و جوود خێڵ و چەتەگەرایی و مافیاگەرایی هەیە ئێمە دەرماڵتان پێ نەدراوە. ئێمە ساڵی یەکەم کە خۆپشاندانمان کرد لە 2020کە 6 دەرماڵە بوو هی ئەم ساڵەمان وەرگرت هی ساڵی پار کە ئاکاتە دە دەرماڵە نیو دەرماڵەمانێ پێماندا هەر وەکو سوکایەتێک یەکێتی بە خەڵکی کرد. حاڵ و گوزەرانی قوتابیانی زانکۆ چۆنە ینی کە تۆ لە نزیکەوە ئاگاداریان حاڵ و گوزەرانی خوێندکار زۆر خراپە بەڕاستی پێ بڵێم بەس بەشێکی خراپیەکەی ئەوەیە کە خەڵک ڕاهاتۆ لەگەڵ خراپیەکەی خۆیان ینی نازانێت کە خراپە بڕوا بکە ینی خوێندکار لە بەتایبەتی داخلیەکان وەزیان زۆر خراپترە ینی ناتوانین ڕۆژانە سێ ژەم نان بخوات لە مەزیاتریانی چی دوو ژەم نانەخوات یا ژەمێ نانەخوات ئەم ژەمی ناخواردنەشی شتێکی زۆر ئاسایی و زۆر احتیاطی هەم بەخۆ بڕوا بکەیانی منوەکو پزیشکێکیش زۆری نەیان هەموو تووشی کەمی ڤایتامین و تووشی نەخۆشی نەفسی بوون. ئێمە وەکو خوێنکارە مافراوەکانی زانکۆی سلێمانی ئەم گوربوونەوە ماوەی سێ ساڵ ئەنجامی دەدەین یەکەم هەدەفی گوربوونەوەکەمان دەرماڵە بوو کە سێ ساڵی پێشوو داوامان کرد بۆی وعدیان پێداین و ساڵ یەکەم دەرماڵیان پێداین ئێمە شەر بەردەوام بووین لە گوربوونەوە بەڵام ئەم ساڵ وتیان چۆتە ناو حکوومەتەوە دەرماڵەتان پێ دەدرێ بەڵام هیچ دەرماڵێکمان وەرنەگرتووە تەنانەت زانکۆکانی تر کە خوپشاندانیان ئەنجام نەداوە زانکۆی هەولێرە زانکۆی سلێمانی سۆرانە زانکۆی ئاڵەبجەیە ئەوانە دەرماڵیان وەرگرتووە ئایا بۆ زانکۆی سلێمانی لە هەموو زانکۆی سلێمانی وەری نەگرێ کە لێرە شۆڕشی ئەوە بوو کە دەرماڵەمان لێرە بەدەستێنایەوە فەرق و جیاوازی نێوان زانکۆکانە تر وەریان گرتووە ئیپاریشیان وەرگرتووە. باشە حاڵ و گوزەرانی قوتابی چۆنە لە کاتی نەدانی دەرماڵەیە وەکو ئەم ساڵ هیچ دەرماڵێک نەدرا هاوکارێکی زۆر باشە بۆ قوتابی و ئەم دەرماڵەیە بەتایبەتی قوتابیانی کە دەرەوەی شارن مەعانەتیان قورسەکە قوتابی هاتوو لێرە بخوێنێ ناتوانێت ئیش بکە. ئێستا کە دەرماڵە نەدراوە ینی حاڵی قوتابیان چۆن وڵای حاڵی قوتابیان من خۆمان لە بەشە ناخۆیەکانین کۆمەڵە تەلەبەی زۆر تێدا کە حاڵیان خراپە لە کاتێکدا کە موچەی مامۆسایان و فەرمانبەرانیش نادرێ ئێمە لێرەین بەس بۆ مافی خۆمان نییە مافی هەمووانە بەڵام لێرە ڕێگریمان لێ دەکەن بۆ پێشمان وتن کوتمان ئێمە هاتوین بۆ مافی ئێوەش هاتوین وڵا پۆلیس و فەرماندە مەدەنیەکانی بەردەمینەکە تەنانەت کوڕێکیش قەمسەڵەکەی دراو بۆ دەمەخاڵیان لەگەڵ کرد ینی زۆر عیب بوو ئەوان کە کاران لەگەڵ ئەمە کرد ئێمە چەکەی دەستمان تەنها قەڵەمە. وەکو قوتابێکی زانکۆ پێم بڵێ دەرماڵە تا چەند نەدانی دەرماڵ کاریگەری لەسەر بژێوی کاریگەریکی زۆرێ بەتایبەتی بۆ تەلەبەی دەرەوەی شار چکە بەڕاستی تەلەبە هەیە لە کەلارۆ لە شوێنە دوورەکانە بۆی ناکرێم ڕۆژە بڕات و بێتەوە بەڵزانی کرێ گرانە و حکوومەتیش پارە هەیە وەکو بڵێن پارە نییە پارە هەیە بەڵام حکوومەت خۆی کار کردو لاس داواکاریەکان و حەزەکەم ئەوش بزانن خوێندکاری هیچ کات هەڕەشە نەبوو بەسەر هیچ حیزب و لایەنێک و هیچ کەسێک بەڵام هەر ڕۆژە و بەجارێک ئەوە سێ ساڵە حکوومەت ئێمە وەکو هەڕەشەیەکە بینێ بۆ سەرخۆی هەر جارێ هەڕەشەیەکە کە ئەگیرێن و چیەکە و چیەکری ئەم بەیانێشە کە ئێمە دەرگای زانکۆمان داخست دووبارە هەڕەشەیەوەیان لێکرد کە چالاکە مەدەنیەکان یان وەگیرێن ئەوە مەکتەبەکان چەند مانگە داوامیان نەکردو حکوومەت وەکو ئیهانەیەک وەکو سوکایەتێک بەیاننامەیەک دەرکا کە بڕۆنەوە بەدەوام کە مامۆستا 5-6 مانگە مەعاشی وەرنەگرتو پارەی پێ نییە داوام ناکرێت کاک ئەو پێنەدانی دەرماڵەیە تا چەند قورسە لەسەر ژیانی قوتابیان بەتایبەتی ئەوانی
دەگەینێ بۆ خوێنکار ئەتوانێت مانگێکی خۆی زۆر من خۆم خوێنکاری داخلیم ئەوەنی من ئاگداری معانەتی خوێنکاری داخلیم لەوەی ئێوەمانە نەزانن والله ئەوەنی ئەوان پێویستیان بۆ 600 ینی بڕێکی زۆر کەمیشە بڕوا ناکەم هەر ئەو دزیەیان ئەو ملیار دلاری ساڵانە 7 ملیار دلار 32 ملیار دلاری نەوت لە ماوەی 5 ساڵ دیار نییە هەر ئەوەنە 2 ملیار دلار ملیار دلارێکیان چیان کردایە تەرخام کردا بۆ دەرماڵە 600 بەڵێ کەمە بەڵام بۆ خوێنکار زۆر دەگەینێ لە کاتێکە هەموو وڵاتانی دنیا دەستی خوێنکارە گرن ئەیان بنە ناو کلاس و پۆلی خۆیانەوە دەستی هاوکاریشی بۆ درێژەکان بەڵام لێرە بە زۆر ئەمان هێنە سەر جادە کلاسمان ئێسێ ئەمڕۆ کلاسی ئەمە سەر جادێ لێرە وانی سەربەرزی ئەڵێنەوە سەربەرزی ئەوەی بێداوای مافی خۆیکە والله سەر شۆڕی ئەوەی ئێمە لێرە داوای مافی هاوڕەکانمان بکەین ئەوان لە ژوورۆ دانیشن لە محاضرەیە بن باز لەوە کرێت دەرماڵە جیاوازی کرێت لێوان زانکۆکان ئەوەی ئەیبینی زۆنی ئەو لە ئەمە دوو زۆنە بەداخۆ لە وڵاتەیە بەس دوو زۆنەیە زۆنی ئەم لاو زۆنی سەوز و سەر لە زۆنی ئەو لە دوو دەرماڵیم ساڵیش دابش کراوە زانی بەڵام لێرە ساڵی 2022 دابش نەکراوە تێگەی پارە کەس خۆپشاندانمان کرد یعنی ماوەیە باشش بەردەوام بووین وتیان باشە وعدی یعنی وەگەمیشە یعنی لەگەڵ ڕێزمە بۆ عدە درۆکانیان خوێنکاریان هەڵخەڵەتان وتیان چی هەموو زانکۆکان سەر بە خوێندنی باڵان بۆچی جیاوازی هەیە لە نێوان زانکۆ جیاوازەکە ئیداری ئەیرە ئەوێ نازانم داهات لێرە نییە داهات لەوێ یان نازانم ناشەفافیە تاکەی ینی تاکەی بێدەنگ بی ئێمە ئەمڕۆ لێرە وانی سەربەرزی ئەڵێنەوە کلاسی ئێمە بەردەوام ئێرێ هەتا ئەگینە مافی خۆمان بەدەستی نێمە کۆڵنانین وازناینین چونکە سەرمەشکی گۆڕانکاری لە هەموو وڵاتانی دنیاە خوێنکارە باز لەوە کرا کە ڕێگریتان لێکراوە بەڵێ ڕێگریمان لێکراوە بەڵکو یعنی بە ئوسلوبێکی زۆر ناشرینیش ئێمە هاتوینە خۆپشاندانێکی مەدەنیانە ئەەکەین بەڵام لەولاوە بە پاڵنان و یعنی بۆکس و نازانم جۆرەها شت ئەیانی خۆپشاندانیەوە بەلاڕێیا بەرن بەڵام نا ئێمە بە شوێکی مەدەنیانە بەردەوامین هەتاوەکو وەگینە مافی خۆشمان سەر جادە کلاس و پۆلی ئێمە بێت تۆ جەناب قوتابیت پێنەدانی دەرماڵە تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی قوتابیانی زانکۆ کاکە بە تایبەتی دەرەوەی شار جەماعەتی دەرەوەی شار زۆر پێویستیان بە دەرماڵە یعنی ئێمە ئاسانەیەکی زۆر باشە بۆ ئێمە بەزەوە تا سێرەگەی داوای مافی خۆش دەگەی لێرە خۆپشاندانەکە دەست پێکا کەچی لە شارەکانی تر دەرماڵەکان دابەشەگرێت کەچی ئەوەی خۆپشاندانیش ڕێگەخێن ئەوە تا کەسی کەستانی یەکەم حازرن بێ لێرە هەر بۆستن وڵای بۆچی جیاوازیەکرێ خۆ هەموو زانکۆکان سەر بە خوێندنی باڵان بۆ لە هەندێک شوێن دابەشەکرێ و لە زانکۆی سلێمانی دابش وڵای مەسەلەکە هەر ئێمە نین ئەو مامۆستاشە لێرە کێشەی هەیە لە هەولێرە کەس دەنگی نییە سێرێگەی لێرە داوای مافی خۆ دەگەی کەچی لە شارەکانی تر خزمە گوزاریەکان زیاتر دابەشەکرێت پێشکەشەکرێت وڵای ئەوەیە ئێمە سنوورەکەمان جیاگراوەوە دوو ئیدارەیە لە سلێمانیە هەر ئەوە هۆزعی بۆ چەند ساڵە هەروە هاتووە دەرماڵتان پێنەدرا وڵای من خۆ مەرحەلەیەکەم دەرماڵی ساڵەکانی پێشوش نەدراوە چ جای ئێمە یعنی ئێمە هاتوویم داخۆ ئەم مافی ئێمە کێ دەدرێن کەس نازانێت تۆ نەهاتوویتە زانکۆ دەرماڵە بڕاوە وارە وڵای من ناتوینە دەزانگۆی لە ساڵی پێشوو دەرماڵە نەدراوە ئەوەی بزانم خۆت تەلەبەی بەشە ناوخۆی دوایە کە دەرماڵا درێت وەز و گوزەرانی قوتابی گۆڕانکاری بەسەرادێ و ئایا کە پێنادرێ ینی نمونەت بینیوە گرفتی بۆ دروست بێ بۆی نەدانی دەرماڵە وڵا بێگومان ئێمە دەرماڵە درێتی پێمان زۆر بار ئاسانێکی و باشە بۆ ئێمە چونکە ئێمە لە ماڵی شۆ چەند بڕپارەی گەێنین لێرە ئەگەرەوە دەرماڵێشتوان بدرێتێ زۆر ئاسانکاریە بۆ ئێمە چونکە ئێمە لە بەشە ناوخۆین پێویستە خۆمان خواردنی لەسەر خۆمانە یعنی هەموو شتێ لەسەر خۆمانە ئەگەر ئەو بڕپارەیە بدرێ بە ئێمە باراسانێکی زۆر باشە بێ بۆ ئێمە ئەو کاتە ئێستا ئەمە جاری وا هەیە هەر بۆ خوێندنی خۆمان جاری وە 800,000 مەسروف دەوێت بەس بۆ ئەشیای زانکۆ و ئیشی عەمەلی ئەوانە یعنی تەسیری زۆرە تەلەبێک بۆ ژیانی خۆی بەعام ئەگە زۆر دەست بگرێتەوە لانی کەم دەگاتە 700,000 ئەگە زۆر دەست بگرێتەوە خۆی لە برادەرەکانی جیاکاتەوە یعنی کا بە دەرماڵە تەسیری زۆرە ئەمەی کە ئێستا چەند مانگێکە دەرماڵتان پێنەدراوە حاڵ و گوزەرانی قوتابیە زانیت ینی لە بەشە ناوخۆیەکانی چۆنە حاڵ و گوزەرانیان کە دەرماڵیان پێنات بەخوا تەمان هەمووی گەنجە هەر دیارە هەمووی
هەر وەزعی خراپ دەبێ ینی بێپارەی یەکە تەسیر لە ماڵەوەیان دەکا هەمووی ینی هەر بێپارەیە هەمومان دەزانی بێمەعاشە ئەرۆڵا تەسیر دەبێت لە داخلی. ئێستا خۆپشاندانەکان هەندێکتان هاتوون دەرەوە ڕێگریتان لێ کراوە لەوەی کەم خۆپشاندانان دەست پێ ئەرۆڵا بەداوام ڕێگریمان لێ دەکرێت ینی کەس حازر نیە داوام ڕاگرێت لە زانکۆ پشگیریمان ناکرێت ینی بۆیە دەڵێن دەستی حیزب بۆ منە لە زانکۆدا هەیە هەمووی هەر دژاتی دەکرێت هەر کۆبوونەوەیەک بێدەنا زانکۆ دەبێت لەگەڵ تەلەبە بێ وایە نە ئەگەر حەقیقی بێ و زانکۆکە زۆر سەر بە حیزب و ئەوانە نەبێ طبعا دەبێت پشگیریمان بکرێت دەبێت مامۆستا لەگەڵمان بێت لە سەرۆکاتی یان لە ڕاگراتی هەر بەشێک و ئەوانە بەڵام هەر طبعا دژاتیمان دەکرێت غیاب دەدرین هەندێک تەلەبە فەسڵ دەکرێت لەسەر ئەو کۆبوونەوانە غیابات و فەسڵکردنەوەوانش دروست دەبێت ئەرۆڵا ئەوی شتێ دەکرێت ئەرۆڵە سڵاوت لێ بێ سڵاو لێ بێ ئوستازان یەخوا بەخێر. ئەو قوتابێکی زانکۆ بۆچی گردبوونەتەوە ئەمڕۆ وڵای گربوونەوەی ئەمڕۆمان یەک پرسی دەرماڵەیە خۆتانەزان هەموو تەلەبەیە کە تۆیتە داخلی لە شارێک بۆ شارێکی ترە بڕیت یان هەر لە ناو شارەکەی خۆتا مەسروفێکی زۆر تەبێت جارێکە خاستن بۆ ئێمەکە لە داخلیان یعنی لە ناو وەزعەکەیان ئێمە لە کەمپی تازەین لە داخلەکان کەمپی تازە ینی تەلەبەی خوێنکاری وەها بینی وەزعی هیچ باش نییە کری پارەڵێلی لەسرە ئەمە هیچ پرسێکی جەیە کە تۆ لە 150 لە 160 یا لە 170 کری پارەڵل کەم مەکەیتەوە بەڵام ئەمانی کە پارەڵێل نین ئەتوانی بە دەرماڵە پشگیریکی زۆریان گەیت یعنی مانگانە تۆ 600,000 بۆ خوێنکاری دەرۆیان 40,000 بۆ خوێنکاری ناوە شوێنێکی زۆر زۆرەگرێت یعنی هەموو ئیشێکی پێکرێت لە داخلیە یعنی توانی مەسروفاتێکی تەواوی داخلی پێ بکەیت. ئێستا چەندمان کە دەرماڵتان پێ نەدراوە پێنەدانی دەرماڵە کاریگەری هەبوو لەسەر ژیانی هاوڕێکانە ئێمە خۆمان لە ناو وەزعەکەیان ئەزانین کە تەلەبەت چەندێ حاڵی خراپە یعنی لە ناو وەزعەکەیان زۆر خاڵی خراپە بە پێنەدانی دەرماڵە تەلەبەی وهەیە وازی لە خوێندنیە ناوە یعنی تێتی هیوای تێت ئێستا حالیان چاوەڕێە واز لە خوێندن بێنێ یعنی وەزعەکە زۆر ناخۆش بوو. ڕێگریتان لێکرێت لەسەرەوەی کە خۆپشاندان بکەن و با بڵێن گردبوونەوە وڵای ڕێگری چییە تۆ ئێستا بەیانی هاتوینەتە ئێرە ئێمە لێرە گردبووینە تۆ بۆ مافێکی خۆمان یعنی برانی هێزی ئەمنی و ئاسایش ئەوانش ئەبێ گردبنەوە بۆ مافێکی خۆیان مامۆسایان لەولا گربوون تۆ بۆ مافی خۆیان ئەتوان هەمووی بەیەکۆ چاکیگەن یعنی وەڵامێکی چارەسەرمان بدەنێ کە بتوانین چارەسەری هەموو حاڵوەزەکان بکەین. باز لەوە کریاڵێن هەندێک لە زانکۆکان دەرماڵیان پێدرێ بەڵام زانکۆی سلێمانی ماوەیەکی زۆرە پێ نەدراوە ئەم فەرق و جیاوازیە بۆ کرێت فەرقێکی زۆرە یعنی پارەکە خۆپشاندانمان کرد ئێمە ساڵی پار خۆپشاندان کرا ساڵی پێرار هەموو ساڵێک مەبدەعی خۆپشاندانەکان زانکۆی سلێمانیە بەڵام چیەکەن بە پێنەدانی دەرماڵە بە زانکۆی سلێمانی ئەیانەوێت دۆخەکەوا لێ بکەن هەموو زانکۆکانی تروەری گرم برادرمەیە خۆی لە زانکۆی هەڵەبجەیە لە زانکۆی گەرمیان هەمە لە زانکۆی هەولێر لە زانکۆی سۆران هەمویان وەریان گرتو یەکی دووسێ دەرماڵیان گرتووە بەڵام بەس زانکۆی سلێمانی یعنی حتا وەگو زانکۆی پۆڵە تەکنیکیش لێرە وەری گرتووە بەس زانکۆی سلێمانی وەری نەگرتووە ئەمیش لێرەوە ئەمە شتێکمان پێڵێکە وهاکەن تەلەبەی زانکۆی سلێمانی ئازاد نەبێت نەتوانێت بیرڕاکانی لە سزار نییە بۆ زانکۆی بێگومان جۆرێکە لە سزا بۆ سەر زانکۆی سلێمانی کە تەلەبەکانی نەیەڵن خوێنکارەکانی بە ئازادی مافەکانی خۆیان کە هەموو ساڵێک سلێمانی خۆپشاندان و ناڕزایان دەربڕیۆ بۆ مافەتا کەسەکانە. بەڕێزانکو بینیتان خوێنکارانی زانکۆی سلێمانی باز لەوەکەن مودەیەکی زۆرە ماوەیەکی زۆرە ئەمان دەرماڵیان پێنەدراوە و پێنەدانی ئەم دەرماڵەیش کاریگەری زۆر خراپی کرۆ سەر بارگوزۆرانی قوتابی بە تایبەت ئەو خوێنکارانی کە لە دەرەوەی شارەوە دێن یاخود لە بەشە ناوخۆیی دەمێننەوە هەندێکیان باسییان لەوە کرد ئێمە لە نزیکەوە ئاگاداری حاڵ و گوزەرانیانین هەیە خەریکە ینی وای لێ دێت نەتوانێت درێژە بە خوێندەکەی بدا یاخود لە ڕابردووە هەبووە ئەو ساڵی کردووە بە مۆڵەت خوێندەکەی ینی تاخیر کردو بۆ ساڵێکی دیکە چونکە نەیتوانیوە درێژە بە خوێندەکەی بدا بۆیە ئەمان باسییان لەوە کرد داوای دەرماڵەکانیانەکەن چونکە لە هەندێک لە زانکۆکانی دیکە دەرماڵە دەدرێ بۆچی فەرق و جیاوازیە کرێت لە زانکۆی سلێمانی نادرێ وەکو باسییانەکرێت ڕەنگە ئەمە جۆرێک سزا بێ چونکە لە پێشووترا بە بەردەوامی زانکۆی سلێمانی خوێندکارەکانیان ناڕازیان هەبووە و هۆکار بوون بۆ خۆپشاندانەکان و پێدانەوەی دەرماڵە جارێکی در ئێستا کە زانکۆی سلێمانی نادرێ و بە هەندێک لە خوێنکاری زانکۆکانی دیکە دەدرێ ئەمە سزایان دەدەن و باسییان لەوە کرد هەندێک لە بەشەکان یاخود هەندێک لە مامۆستاکان غیابات و فەسڵیان دەکەن کە ئەمەش کاریگەری خراپەیە لەسەر ژیانی قوتابیان چونکە لە چەند لایەکەوە باری ژیانیان قرس بۆ و لەو لایشەوە کە
بەم شێوازە غیا بدرێن خودت فەسڵ بکرێن ئەوەندەی تر کاریگەری خراپیە بێت لەسەر ژیانیان و هەروایەکێک لە داواکارەکانی دیکەشیان بڕینی دەستی حیز بوو لە ناو زانکۆکانە کە زۆر کاریگەری کردووەتە سەر زانکۆکان لە هەموو شتێک حیزب تەداخولەکە لە دانانی سەرۆک بەش یاخود هەر پلۆپۆستێکە لە ناو زانکۆی سلێمانیە هەبێ ئەمەش کاریگەریکی خراپی تری لەسەر ینی خوێندنی زانکۆی سلێمانی و خوێندکارانی زانکۆی سلێمانی کردووە بۆیە گردبوونەتەوە وەکو خۆشیان لە ڕۆژانی داهاتووشدا درێژە بە خۆپشاندانەکان دەدەن تاوەی داواکاریان جێبەجێ بکرێت و لاینی کەم دەرماڵەکانیان پێ بدرێت بۆ ئەوی بتوانن بە ئاسانی درێژە بە خوێندنی بدەن بەنامەی ئەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ